ئەمڕۆ بوون مایشەکرێ ئەوە بڕیاری قونسولخانەی ئەڵمانیا بوو چونکە ئەوان خۆیان مونتاجی ئەو ئیشیان کردویانی چۆن بڵێ فەندیان کردووە و گۆرانی تانجەرۆ وابزانم ئێمە یەکەم و کۆتا فلممیکەر نین کە باسی تانجۆڕۆ بکەین زۆربەی میدیەکانی کوردی لەسەر بابەتە قسەیان کردووە بەس ئێمە تۆزی هەوڵماندا کە زیاتر وەکو بەرهەمی کوردستان ئین چکە ئێمەشی لۆکال بینە گلۆبال کە ببینە دەرەوە کە ئەو بیرۆکەمان داوە قونسولخانە پێیان گرنگ بوو کە ئیشێکی وا بکەین چکەمانە ببینە دەرەوە بۆ فستیڤالەکانی دەرەوە نمایشی بکەین چکە کارە ساتەکە ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بێتەوە 3 ساڵ پێش ئێستا فیچەرێکی بچووکمان لەگەڵ نەبیل موسا کرد ئەکتیڤستێکە لە ناوچەی سلێمانی و دەوروبەرەکان و عێراقی بەگشتیش کارەکە کە فۆلۆ ئەپمان لەگەڵا کردەوە و بە دواتچوومان زیاتر بۆ کردەوە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ ئەو کێشە ینی گۆڕانی تانجۆرۆ لە شوێنێکی کشتتوکاڵەوە بەرەو بیابانە ڕاتەوە ئەو خەڵکە کۆمەڵێک نەخۆشی توش بۆتەوە بەلامان و گرنگ بوو بە شێوازێکی چۆن بڵێ زیاتر ئینتەرناشنال کاری لەسەرکەین بۆ فستیڤالەکانی دەرەوە بینێرینەوە بۆ ئەوەی کەسانێک کە جێی بڕیارن بتوانن گۆڕانکاریەک بەڕاستی بەرەو چارەسەرێکی باشتر بڕوا لەو ناوچەیە جا هیوادارین ئێمانی تانجەرۆ ئەو شوێنەیە کە وەکو نمونەیە وەرمانکردێتەوە بۆ کارەساتێکی گەورەتر چووکە ڕووباری تانجەرۆ هەمومان نەزانین کە ڕووبارێکە لەوێ وەچێتە نێو دەربەندی خان دەربەندی خانەوە دەچێتە سیروان دەچێتە ڕووباری دزلا یعنی ئەو کارساتە هەموو عێراقی تێکرێتەوە ئەگەر ئێمە ئێستا نەوە نوێەکەی تازەکانی کوردستان و ڕۆژنامەنووس و ئەکتیڤست و میدیا قسەی لەسەر نەکەین بەڕاستی لە دەستمانە ڕواژینگە بابەتێکە ینی شتێک ئەوە نییە سەر بە کەسێک بێ سەر بە حیزبێک بێ پێویستی ئەوەیە کە هەمومان ئەو بەرپرسیاتە هەڵگرینەوە لە تاکۆ بۆ کۆ لە ڕۆژنامەنووسەوە لە ئەکتیڤستەوە لە حکوومەتەوە لە هەموو شوێنێک ئەوەی کە ئێستا دەرحەق بە سروش دەگوزارێ ئەو پەڕی تاوانە بەڕاستی جا بۆیە خەڵکی کوردستان ئەم شەڕی کە ئێستا تیاین کە بە شەڕی نازانین لە هەموو شەڕەکانی تر قورستر و یعنی خەتەرترە بێت جا بۆیە ئێستا فریای نەکەوین ماڵەکە گڕی گرتووە هەر ئاوا سیر بکەین دووکەڵکا گڕەگێتە ناو ماڵەکە دۆخی تانجەرەوەی کە لە سلێمانی ئەگوزارێ لە هەموو شارەکانی عێراق ئەگوزارێ بە سلێمانی نمونەیە کە بۆ ئەوی کە ئێمە بتوانین ئەگەر ئێوە چارەسەر بکرێ ئەبین بە مۆدێلێک بۆ هەموو شارەکانی کە زۆر خراپە وەزعەکە ئەمەندە خراپە ئەگەر ئاوە بەردەوام بین ئێمە بە دەستی خۆمان چاڵی گۆڕی خۆمان هەڵەکەنین ئەوەی کە وای لە من کردو ئەبێ وا لە هەمووی بکە ئەگەر تۆ مناڵ دروستکەی ئەبێ ئەم شەڕە بکەی چونکە ئەمە شەڕێکە بۆ داهاتووی نەوەکانی داهاتوومان اینجا بۆیە بەڕاستی ئەوەی کە مناڵی هەیە بەرپرسە لەوەی کە ئەبێ ئەم حەقیقەتە ببینێ و باسیکە